سەرۆکی پەرلەمانی کوردستان بەمەبەستی پاڵپشتی و پشتیوانی بۆ پێکهاتەکانی کوردستان سەردانی پاتریاکی کەنیسەی ئاشوریەکانی لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد و دواتریش سەردانی سەرۆکی سقۆفیەی بارچەی کلدانی کرد. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بەو پەڕیتوانەمانەوە هەوڵمانداوە گیانی خۆشەویستی و تەبایی نێوان پێکهاتەکان بپارێزین. وتیشیان داوامان لە پێکهاتەکان ئەوەیە فاکتەری ئۆقرەی و ئارامی سیاسی و کۆمەڵایەتی بن. لە ڕاستیە هەڵبژاردننی سەردانەکانمان بۆ ئەوەیە کە بۆ ئەم بەڕێزان تەکید بکەینەوە کە پەرلەمانی کوردستان پەرلەمانی هەموو خەڵکی کوردستانە بە جیاوازی پێکهاتەکانیەوە و ئێمە لە پەرلەمان پابەندی بنەما دەستوری و بنەما قانونیەکانین لە پاراستنی ماف و لە پاراستی ئیمتیازی تەواوی پێکهاتەکانی هەرێمی کوردستان لە کورد لە مەسیحی لە کە کولدان و ئاشور و سریان و ئەرمەن و هەروەها لە تورکمانەکان لە هەرێمی کوردستان و هەر پێکهاتەیەکی تری کۆمەڵایەتی کە هەیە ئێمە ئەو پابەندیەمان هەیە و هەر قسەیەکی تر لەو بارەیەوە لەسەر پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەبێ لە ڕاستیا بنەمایەکی ڕاستی نییە و هەڵبژاردننی ئەم بەڕێزانە بۆ سەردانیکردنیان لەو ڕوانگەیەوە کە بە جیاوازی بیر و باوەڕی سیاسی تائیفەکانیان بەڕێزیان نوێنەرایەتیان ئەکەن لە ڕووی ئاینیەوە و ئێمە دەبانەوێت دڵنیان بکەینەوە لە مانگە پیرۆزەیە کە هەموو پێکهاتەکان لە هەرێمی کوردستان پارێزراون مافەکانیان پارێزراوە و سپاس بۆ خوا کە ئێرە ئەو شوێنە ئەمین و ئەمانەیە کە لە هەر لێ قەومانێک خەڵکی تریش دەتوانێت سەردانی بکە و خەڵکی کوردستان جەماوەری خەڵکی کوردستان جەماوەرێکی لێبوردەیە جیاوازیەکان قبول دەکا. پەرلەمانی کوردستانیش ڕنگدانەوەی ئەو ڕۆحیەتەیە کە لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هەیە. ئێمە خواستمان داوامان لە هەموو پێکهاتەکان ئەوەیە کە عنصر و ڕەگەزی ئیستیقرار و ئارامی سیاسی و کۆمەڵایەتی بن و هاوکارمان بن لە بەرقەرارکردنی ئارامی سیاسی و ئارامی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. مەتران بەشاروەردە سەرۆکی سقۆفیەی بارچەی کلدانی سوپاسی پاڵپشتی و سەردانی سەرۆکی پەرلەمانی کوردستان کرد و ڕایانگەیاند ئەوە هێما و ئاماژەیەکی ڕاستە پەرلەمانی کوردستان هەوڵ دەدات ڕۆحیەتی کارکردنی گشتگیر بێت بۆ هەمووان دوور لە ئینتیمای سیاسی. بالتأكيد نحن سعداء بهذه الزيارة اللي جاءت في شهر رمضان المبارك وهي فرصة أن نقدم كل التهاني زۆر دڵخۆشین بەو سەردانەی سەرۆکی پەرلەمان بەتایبەت لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بە فرسەتیشی دەزانم پیرۆزبایی خۆم ئاراسەی خوشک و بەرایانی مسلمانم بکەم زۆریش ڕێز لەو سەردانە دەگرین ئەوە هێما و ئاماژەیەکی ڕاستە پەرلەمان کە هەوڵ دەدات گژیر بێت بۆ هەمووان دور لانتماء سياسي. للحفاظ على روحية العمل الجماعي بمختلف التقاطعات السياسية اللي هي عملية صحية مثل سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ پێکهاتەکان پەرلەمانی کوردستان ڕنگدانەوەی ئەو ئاشتی و پێکەوە ژیانەیە کە لە کوردستان هەیە و هەر قسەیەکی دیکەش لەسەر پەرلەمانی کوردستان و فراکسیۆنە جیاوازەکان بنەمایەکی ڕاست و دروستی نییە. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.